ئیزارگافنی پیاوێکی ئیسرائیلیە. ئەو لە کارتۆن و تەختە و هەندێک جار فایبەر جۆرەها پاسکیل دروست دەکات. ئەو خۆی پیشەی ئەندازیاریە و لە ئیسرائیل وەک داهێنەری ئەو جۆرە پاسکیلانە دەناسرێت. ماوەی 4 ساڵە بەردەوام خەریکی ئەو کارەیە و بووەتە پیشەی سەرەکی ئەو. دروستکردنی ئەم جۆرە پاسکیلانە ماوەی 4 ساڵ زیاترە ژیانمی داگیر کردووە و زۆر چێژ لە دروستکردنیان دەبینم. پێشتر لە کالیفۆرنیاش ئەو بیرۆکەیم هەبووە و کارم تێدا کردووە. جگە لە پاسکیل چەند جۆرێکی بەلەم لەو کارتۆنانە و تەختە دروست دەکات و بێکێشە لە ناو ڕووبارەکاندا بەکاردەهێنرێن. من پاسکیلم زۆر خۆش دەوێت. ماوەیەک بیرم لێ دەکردەوە چۆن شتێکی ئەوها دروست بکەم تایبەت بەخۆم بێ تا 2000 گەشتمەوەی ئەو شتەی لێ دروست دەکەم کە دەیبینن. ئەو دەڵێت یەکەم جار کە دەستم بەم کارە کرد و پرسیارم دەکرد هەمیشە پێیان دەوتم پاسکیل و بەلەم لە کارتۆن دروست بکرێن هەرگیز سەرکەوتوو نابێت بۆیە شتێکی مەحاڵە بەڵام کۆڵی نەدا و بیرۆکەکی خۆی بەرجەستە کرد. ئەوان پێیان دەگوتم مەحاڵە شتیوا سەرکەوتوو بێت بەڵام دانیشتم بە جوانی بیرم کردەوە بینم بەڵێ دەتوانرێت ئەنجام بدرێت. ئێمە وەک ئیسرائیلی دەزانین کە دەتوانین ئەو شتانە ئەنجام بدەین کە وەک مەحاڵ سەیریان دەکرێت. بۆ من شتەکان وا دەردەکەون مەحاڵ بن بەڵام وانین من دەستم پێ کرد و تەواوم کرد. ئەو دەڵێت بیرۆکەی سەرەتایی ئەو کاری لەوێوە هاتووە کە دەیویست شتێکی وا دروست بکات هاوڕێی ژینگە بێت چونکە لە 95 بەرهەمەکە تەنها کارتۆنە و بەمەش جگە لەوەی هیچ زیانێکی بۆ ژینگە نییە نرخەکەشی هەرزانە. هەموو ئەو مادانەی لە دروستکردنی پاسکیلێکدا بەکاردەهێنرێت نرخەکەی تەنها $9.